لە ئەنجامی ئاگرکەوتنەوە لە ئەمبارێکی سوتەمەنی لەسەر ڕێگای عربەت سلێمانی 35 هاوڵاتی بریندار بوون کە زۆربیان لە تیمەکانی بەرگری شارستانی بوون. لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی ئاگرەکەش پۆلیسی بەرگری شارستانی ڕایگەیاند کۆگای ئەمبارکردنی سوتەمەنیەکە مەرجەکانی سەلامەتی تێیدا ڕەچاو نەکراوە، هەرەوەشی بە هۆکاری درەنگ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە و زۆری زیانەکان لێکدایەوە. ڕووداوەکە خۆتان بینیتانە ئەمبارێکی گەورەیە کە بەداخەوە ئەمانە هیچی دفن نین و لەلایەن لیژنەی پسپۆڕی بەڕێوەبەرایەتی بەشی هونەریەوە لێکۆڵینەوەی تەواوەتی بۆ دەکرێت بۆ ئەوەی کە بزانین هۆکاری بەچێکەم ئەمبار و سوتەمەنی و گەنجینانە لە شوێنی دیارەدانراون و ئەوە لیژنەیەکی تایبەتی بۆ دروستەکرێت. بە پێی زانیاریەکانی پەیام ئاگرەکە لە کاتی خاڵیکردنەوەی تانکەرێکی سوتەمەنیدا ڕوویداوە. بە هۆیشەوە 3 تانکەری دیکەی سوتەمەنی و 5 ئۆتۆمبیلی تایبەت سوتاون، هەروەها لە کۆی 21 تانکی کە لە کۆگاکەدا بنزینیان تێدا ئەمبار کراوە 5یان سوتاون. هاوکات خاوەنی کۆگاکەش دەڵێت لە سەدا 30 ئەو بنزینەی ئەمباریان کردووە سوتاوە. ئێمە ئەوەی کە مەرج بڵێ مەرجی نائەتفایی یان با بڵێن نامەرجی و ناتەندروستی تایە لە یەکێک لەوانەکەوەیە تەنجەکان بە تەنیشتێکەوەیە غەزانەکان گەورە بڵێن فەزڵ نین لەگەڵێکە. وەڵڵاهی بە ناخەم لێرە ئەتوانم لەم ساسی مەخزنەکە سوتاوە 2 ترێلە سوتاوە سیارەی بچووک سوتاوە و ئیتە زەرری ئاو دەواڵانەیە. هاوشان لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانی هاوڵاتیان ڕۆڵی بەرچاویان هەبووە لە کۆنتڕۆڵکردنەوەی ئاگرەکەدا. بە پێی وتەی شاد حاڵەکانیش بێت نزیکەی 10 تانکەری دیکەی پڕ لە بنزین لە کۆگاکەدا چاوەڕێی خاڵیکردنەوەی بنزینەکەیان بوون، بەڵام لەلایەن هاوڵاتیانەوە لە مەترسی سووتان دوورخراونەتەوە. هەروەها لە ئەنجامی ئاگرکەوتنەوەکەش تەقینەوەیەکی بەهێز ڕووی داوە. تا ئێستا 35 بە قوربان ئێستا حالی نەگەین بۆ ئێمە ڕەوانی نەخۆشخانەیانەکەین. 4یان ڕەوانی نەخۆشخانەکراوە، 30یەکەیش لێرە تێماریان بۆ کراوە ئەگە زانیمان کۆنتڕۆڵمان بێکرا ئەیکریا گە نەشکرا ڕەوانی نەخۆشخانەکانی خۆمانەکەین. بەڵە ساری خۆمە، بەڵام زەرەر تا کۆنتڕۆڵی ئاگرەکە نەکرێ و نەبێ ناخەم لێن لێ زەرەرەکە چۆنە هەر کات ئاگرە کۆنتڕۆڵ کراتەوە کاتە توانین بیخەملێنی. عنی ئەوەی کە پێمان کرا حریقی دەسی لێ بەس کار لەوە نەمابوو گڕی گرتە شەنەی کێشە. هەرە وەڵامی تو پێمان ناخۆشە ئیشەڵا تا ئەم دەقەیە کەسی چی لە ناتوێ خوا کەسی چی لێنە ئیشەڵا بە بێوێ کوشێتەوە. ئەوە یەکەم جار نییە لە شاری سلێمانیدا ئاگر لە بەنزینخانە و کۆگاکان بکەوێتەوە. بە وتەی بەرپرسانی بەرگری شارستانیش هۆکاری سەرەکی ئاگرکەوتنەوەکان ڕەچاو نەکردنی ڕێنمایەکانی سەلامەتیە لە بەنزینخانە و کۆگاکاندا. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.